ئامادەبوانی بەڕێز ئێستاش پیاوی مەیدانی ڕوبەڕووبوونەوەکان سەرکردەی بەویقار و حەکیم مامۆستای سەروەر و خاکی و خۆشەویست جەنابی مامۆستا سەلاحەددین محەممەد بەهائەددین با بفەرموون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئامادەبوانی خۆشەویست هاوڵاتیانی شاری هەولێر قەڵاو منارە، هەولێری محافەزەکار و ئەخلاق دۆست، هەولێری پێکەوە ژیانی پێکهاتە ئاینی و نەتەوەیی و نەژادیەکان، هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. بەڕێز جەنابی مامۆستا عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان، بەڕێز جەنابی دکتۆر محەممەد بازیانی سەرۆکی بزافی چاکسازی و گەشە، بەڕێزان سەرکردەکانی هەر سێلایەن، خۆشەویستان و مامۆستایانی لە دڵا شیرین و بەقەدر، خوشکانی بەڕێز و ئازیز، گەنجانی ئومێدی ئایندە، خۆشەویستان هەموو ئامادەبوانی بەڕێز، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله. پێش نزیک بە مانگێک لێرەوە لە هەولێری پایتەختەوە هەڵمەتی بانگەشەی لیستی 175مان ڕاگەیاند. لێرەوە دەستمان کرد بە بانگەشە بۆ ئەم لیستە ڕەنگینە، ئەم لیستە سەنگینە، ئەم لیستەکە ئومێدی زۆری پێوە بەستراوە، ئەم لیستەکە ئاوات و وەڵامدانەوەی خواستی زۆرینەی خەڵکی کوردستانە. زۆرێکمان ئەبیست، زۆرێک گلەییانە کرد و حەقیشیان بوو، ئەیانوت ئیسلام خوازەکان، لایەنە ئیسلامیەکان ئێوە بۆ یەک ناگرن، بۆ بەرێک دروست ناکەن، بۆ لیستێکی ئینتیخابی دروست ناکەن. ئێمە بەدەم ئەو بانگەوازەوە هاتین، وەڵامی ئەو پرسیارە استراتیژیە گرنگەمان داوەتەوە. بۆیە لیستی 175 لەدایکبوونێکی سروشتی حاڵەتی ئیسلامی کوردستانە. لیستی 175 پرۆژەیەکی استراتیژی گرنگە، هەنگاوێکە لەو زنجیرە هەنگاوانەی کە حاڵەتی ئیسلامی چاوەڕێی لێکرێ و ئەبێ بیکە. ئەوەی بۆ دڵخۆشی ئێوە باشە بیڵێم ئەوەیە کە لەم گەشتانەی ئەمان کرد لە کەرنەڤاڵەکان، لە دەڤەرەکان، دڵخۆش بووین بە ڕێکوپێکی، بە گەرم و گوڕی، بە گوڕ و تینی ڕێخستنەکان، جەماوەری ئیسلامخواز، لەوانەی کە هۆگر و ئەندامی ئەو لایەنە ئیسلامیانە یا وەکو خەڵکی تری ئیسلامی و ئیسلام دۆست بەڵام سەربەخۆ، یا لەو ڕێکخراوە ئیسلامیانەی یا پاشخان ئیسلامیانەی کە کاری چالاکی مەدەنیەکەن. زۆرێک لەو خەڵکە دڵخۆش بوو بە هاتنی بۆ کەرنەڤاڵەکە یا بە تەجاوب و تەفاعلی لەگەڵ کەرنەڤاڵەکان، کە ئەمە جێگای دڵخۆشیە و ئەیەوێت لەسەری
شکرانەی خوا بکەین. ئێمە لەم گەشتانەی کردمان لە کەرنەڤاڵەکانە هەستمان کرد برایەتیەکی عەمەلی و مصداقیەتێکی زۆر لەو خەڵکە ئیسلام خوازە بە تایبەتی لە دوو حیزبی برا کە پێکەوە لە ڕێخستنەکان و لە مەڵبەندەکان دیدارمان ئەکردن و بەشداریان ئەکرد کە ئەمە خۆی لە خۆیان چوونە پێشەوەیەکی گەورەیە و هەنگاوێکە ڕەنگە دەمێکە ئاواتمان بووە بەڵام تەسەورمان بووە کە وا ئاسان نییە، بەڵام ئێستا بە فەزلی خواوە بە لێبڕانی سەرکردەی هەردوولا و بە گەرموگوڕی و تەفاعلی هاوڵاتیانی ئیسلام خواز و ئیسلاح خواز ئەم پرۆسەیە کەوتۆتە ڕێ و کەوتۆتە سەر پێ و بەرەو پێشەچێ. عەرزمان کرد کە ئەم هەنگاوە هەنگاوی سەرەتاییە، بۆیە ئەکرێ وتی وتی و قسە و قسەڵۆک هەڵگرێ یا لەسەری بکرێ، لە ڕووی حەسادەتەوە بێ یا لە ڕووی دوشمنایەتی و دژایەتیەوە بێ یا لە ڕووی مەخاویف و ترس و لێترسانێکی لەبەر سەرەتایی ئیشەکە و لەبەر ئەو شتانەی کە ڕەنگە پێویستی بە ڕوونکردنەوە ببێ. هەموو ئەمانە بەدەم ڕێوە ئینشاءڵڵا وەڵام ئەدرێنەوە و بەدەم ڕێوە هەمووی ڕوونەبێتەوە کە ئیسلامیەکانی کوردستان بە تایبەتی ئەم لیستە و پێکهێنەرانی ئەم لیستە غەیری خۆشی و سەرخستن و پێشکەوتنی ئەم گەلە هیچی تریان ناوێ و هیچی تریان پێویست نییە. بۆیە چاوەڕێین کە هەموو موسڵمانان بەدەم ئەم بانگەوازەوە بەدەم ئەم لیستەوە بەدەم ئەم پرۆسەیەوە بێن. ئێوە گلەیتان کرد، ڕەخنەتان گرت و حەقتان بوو، ئێمەش دواکەوتین یا لە کاتی گونجاومان نەئەبینی لە سیاقی مێژووی خۆیان وەڵامی خۆیمان داوەتەوە، بەڵام ئێستا کە هاتینە پێش حەقی پشتگیری هەیە، حەقی خۆتزیینەوەی نییە، حەقی ئەوەی نییە کە مجاملەی ئەموو ئەو بکەین، حەقی ئەوەی نییە خوانەکە کەس لە موسڵمانان لە ئیسلام خوازان ترس بچێتە دڵی. ترس لە چی؟ ترس لە چی؟ ئەم کاروانە خاوەنی خوێنە، خاوەنی فرمێسکە، خاوەنی ئارەقەی تێکۆشان و ڕەنجە، خاوەنی زیندانی و سزن و هەموو ئەو شتانەی کە خەڵکی لە ڕێی مەبادی و پەیامی خۆیان ئەبێ بیچەژێ و ئەبێ بیخوازێ و بەرگەی بگرێ، هەموو ئەمانەمان دیوە، هەموو ئەو کاروانە هەمووی تایە. سپاس بۆخوا حاڵەتی ئیسلامی خاوەنی هەموو مرتەکەزات و پایەکانی ڕەسەنایەتی، پایەکانی ئەسالەت و خۆڕاگری و بەسەر پێی خۆیەوە وەستاوە، پاڵی ناوە بە کەسەوە و پچاوی لە کەس نییە و ترسی لە کەس نییە. بەڕێزان، ئەم پرۆسەیە لە 12 پێنجە قۆناغێکی بە کۆتاییەت، بۆیە لەم قۆناغا ئەبێ هەموو پشتگیر بین و هەموو هاوڵاتیانی خۆشەویست هەڵبنین و تەشجیعیان بکەین بۆ ئەوەی بچنە سەر سندوق
و کاندیدی و نوێنەری دروست و ساغ و شارەزا و دڵسۆزی خۆیان هەڵبژێرن. ئێمە بە شانازیەوە کاندیدەکانمان ڕووی حزوریان هەیە، کاندیدەکانمان ڕابرد و پاکن، کەسایەتی دیارن لە کۆمەڵگەکە. پێویستیان بە ناساندن زۆر نییە، بەڵام ئەوە عورفێکە کە خۆناساندنی پێویستیان کردووە و ئیتر کاتی ئەوەیە هاوڵاتی هەڵوێستی ببێ بە تایبەتی ئیسلام خوازان و ئەوانەی ئەیانەوێ ئەخلاقی ئەم میلەتە شوناسی ئاینی ئەم میلەتە پارێزراو بێ، ئەوانەی ئەیانەوێ ئەم میلەتە کرین و فرۆشتنی پێ نەکرێ، خاکی ئەم میلەتە کرین و فرۆشتنی پێ نەکرێ، ئەیانەوێ کە خەڵکە ڕاست و دروستەکە کار بگرنە دەست، خەڵکە ڕاست و دروستەکە بچنە مەحافلی بەغدا و لەوێ بەرگری و مرافعەی مافەر دەستوریەکانی ئەم میلەتە بکەن. یەکێکی تر لەو شتە دڵخۆشکەرانە ئەوەیە کە مامۆستایانی مێزەر بەسەر، مامۆستایانی خۆشەویست و سەربڵند پشتگیریەکی جوان و بەرچاوی ئەم لیستەیان کردووە و لە هەموو شوێنێک بە شێوازی جۆراوجۆر تعبیریان کردووە لە هەڵوێستی خۆیان، تعبیریان کردووە لە نەزەری شەرعی بۆ دەنگدان بە تەسکیە و نواندن و ناساندنی ئەم کاندیدە بەڕێزانە بن. هەروەها تەفاعل و چالاکی و هاوکاری خوشکانی بەڕێز کە هەمیشە ڕۆڵیان دیار بووە و بزافی ئیسلامی لە کوردستانە بەگشتی حاڵەتی ئیسلامی ڕەونەقێکی گەورەی بەوەیە کە خوشکی سەربۆش بەسەر هەمیشە لە پێشەوەی بەرنامەی کاری ئیسلامیایە. خوشکانی ئێمە پاڵنەر و شەریکێکی زۆر ڕاستەقینەی ئەم کاروانە، بۆیە هاوکاری ئەوان، چالاکیەکانی ئەوان بۆ کۆکردنەوەی پشتگیری بۆ ئەم لیستە دەورێکی گەورەی بینیوە و ئەبێ بەردەوام بێت. هەروەها هاوکاری و چالاکی گەنجە خەنگەرەمەکانمان، تاگە خۆشەویستەکانمان، ڕۆڵەکانمان لە کوڕ و لە کرد دڵخۆشکەرە کە ئەزانن ئەم لیستە و پرۆژەی پشتەوەی ئەم لیستە و ئەو کاندیدە بەڕێزانە بۆ ئایندەی ئەوان ئەکۆشێ، بۆ باشکردنی بەرەو گەشە پێبردنی حاڵی ئەوان ئەکۆشێ، تەقدیری زروفی ئەوانەکە، بێکاری، بێ دامەزراندن، گیرفان خاڵیەتی، ئەو هەموو نەهامەتی کە هێنراوە بەسەر گەنجی ئێمە کە ناچاری کۆچکردن و ڕاکردن لە نیشتیمان ئەبێت، ئەوانە هەموو دەرکەکەین. بۆیە هاوکاری ئەوان، تەفاعلی ئەوان جێگای ڕێز و جێگای ئومێدی ئێمەیە. بەڕێزان، ئێمە کاری خۆمانەکەین، ئێمە لەم کاروانە ناوەستین و بە دیار کەسەوە ناوەستین. ئێمە ئیزنمان لە کەس وەرنەگرتووە تاوەکو بە دیار ئیزنەوەدا بۆستین. ئێمە ئیسلام خوازانی کوردستان بە تایبەتی سەرکردە و دەست ڕۆشتوەکانی حاڵەتی ئیسلامی لە کوردستانە هەر یەکەمان ئەوەندە
تەمەنی هەیە و ئەوەندە تێکۆشان و خەباتی هەیە کە خۆی بزانێ خەریکی چییە و چۆن خوا لە خۆی ڕازیەکە. بۆیە جارێکی تر تاکی دەکەینەوە لەسەر ئەوەی قسە و قسەڵۆک بوختان و درۆ هەڵبەستن کاریگەری نابێت لەسەر ڕەوتی ئەم کاروانە. وە قیمەتی ئەوەی نییە ئاوری لێ بینەوە یاوەکو وەڵامی بینەوە. بەڵام جێداخە کە جاروبار باسێ برای ئیسلامی سادە قسەی خەڵک بوختانی خەڵک دووبارە بکاتەوە، ئەوە بۆ ئێمە ناخۆشە. ئێمە ئەزانین ئیسلامیەکانی کوردستان چه ئەوانەی لەم لیستان کۆبووینەتەوە، چه ئەوانەی وەکو عەرزمان کرد برایانی کۆمەڵکە بۆیان نەکرا و ئیجتیهادی جیاوازیان کردووە. ئێمە ئەزانین هەموو ئیسلامیەکانی کوردستان ستەم لێکرا و مەحرومن و دوورن لە گەندەڵی. بۆیە ڕەوانیە هیچ ئیسلامیەک لە کوردستانە ببێتە محامی گەندەڵەکان. ئەو تێبینیە تەسجیلەکەی بۆ ڕۆژی بەڕێزان، ئێمە لەم لیستە ئەوەندەمان کرد کە ئەتوانی وەکو ئەوترێ ئیقامە حوجەمان کرد. وتان لیستی مشتەرەک، ئەوە لیستی مشتەرەک. وتان دڵسۆزی و خەمخۆری و پێکەوە تەفاعل کردومانە سوپاس بۆ خوا بەشایەتی هەموو لایەک بە تایبەتی ئەو لایەنانەی کە پێکهێنەری ئەم لیستەن. ئیتر بیان و پاساو بۆ خۆزیینەوە نییە. ئیتر موسڵمان ناتوانێت خۆی برزێتەوە لە پشتگیری ئەم لیستە کە لیستی زۆرینەی ئیسلام خوازانی کوردستانە. چونکە شکستی ئەم لیستە شکستی لایەنێک نییە بەتەنیا، شکستی حاڵەتی ئیسلامیە لە کوردستانە. بۆیە داواکەین لە هەموو نوێژخوێنان، لە هەموو ئەوانەی لە هەر حیزب و لایەنێکن، لە هەموو ئەوانەی خەمی ئەوەیانە مناڵەکانیان ئەخلاقی پارێزراو بێ، خەمی ئەوەیانە عەقیدەی مناڵەکانیان بە ئینحرافا نەچێ، خەمی ئەوەیانە تلیاکی نەبن مناڵەکانیان، بەرەڵا نەبن، مەجبوری خۆکوشتن نەبن. هەموو ئەوانەی کە خەمی ئایندەی ئەم گەلەیانە، هەموو ئەوانەی کە ئەیانەوێ خەڵکێک کار بەدەستیان نەبێ کە خاکیان بفرۆشێ، وەتەنیان بفرۆشێ، گەلیان بفرۆشێ، ئایندەیان بفرۆشێ. هەموو ئەوانە بانکراون. ئێمە عەرزیانەکەین کە ئەوە مەیدان، ئەوە 12/5 هەڵوێستان ببێ، مەوقفتان ببێ، بە دەنگەکەی خۆت جیهادی دەنگ بکە. یەک ریزی موسڵمانان خزمەتەکە بە ئاسایشی ئەهلی لە کوردستانە. ئیسلامیەکان هەمیشە ئاشتی خوازن، لە ئیسلامەوە سەلام و ئاشتی فێربووین. هەمیشە بە شەرهاتوەکان ئێمە دەورمان ئاشکردنەوەیان بووە. ئەگەر ئیسلامیەکان دەستیان زۆرتر بڕوا، حاڵەتی ئاشتەوایی زیاترە بێ، بە شەرهاتن و لێکدان کەمترە بێ.
ئەم پرۆژەیە خزمەتە بەلایەنە ئیسلامیەکان تایبەتمەندی خۆیان پارێزراوە بێ پێکەوە کاری هاوبەشەکەین کاری پێشخستنی مەشروعی ئەساسی ئیسلامی خۆمانەکەین. هەروەها خزمەتە بەوانش کە نەیاری ئیسلامن، ئەوانە کە نەیاری پرۆژەی ئیسلامین، خزمەتە بەوانیش تاوەکو حەقیقەتی ئیشەکان باشتر بزانن، لەسەر وەهم نەژین و شەڕی خەیاڵی نەکەن. واقعەکە ئەوەیە ئیسلامیەکانی کوردستان بەشێکن لە کۆمەڵگەی کوردستان. بە هەموو پێوەرەکان، بە هەموو پێوەرە دنیاییەکان، بە هەموو پێوەرە ئاسمانیەکان، هەر کەسێک مافی خۆی هەیە، بێگومان خەڵکێکی بەم زۆریەش مافی خۆی هەیە. ئێمە داوای ماف و ئەرکی خۆمانەکەین، مافەکانمان بدەنێ و مەحروممان نەکەن، با ئەرکەکان بە شێوەیەکی باشتر و ڕێک و پێکتر ئەنجام بین. ئەبێ بزانن نارەکانی پرۆژەی ئیسلامی خۆیان نەترسێنن، خۆترسانن هەڵەیە، ئەو هەڵەیە کە بێگانەکان تێکەوتون. لە کوردستانە پێویستی بە خۆترسان نییە. ئیسلامی لە کوردستانە برای تۆیە، باوکی تۆیە، کوڕی تۆیە، خوشکی تۆیە، دایکی تۆیە، کەسێک نییە، غەریبە نییە، لە دوور نەهاتووە. ئەبێ لەگەڵی هەڵکەی، ئەبێ تێی بگەی. بەم پێوەری دیموکراسیش بێگومان ئێمە داوای مافی خۆمانەکەین، حزوری خۆمان لەسەر پێی خۆمان داواکەین. جەماوەری بە شەرەفی پارێزگای هەولێر، خۆشەویستان، ئێوە ئەبینن کە ئیسلامیەکان بەشێک نەبوون و نابن لە گرفت، بەشێک نابن لە پشێوی، بەشێکن لە مقاومەت، بەشێکن لە خەبات بۆ دژایەتی گەندەڵی، دژایەتی گەندەڵکاران. و هیچ کات هاو ئاوازی گەندەڵکار نابن و نەبوون. بەڵام ئەبێ ئەوە نەش حەقمان بدەنێ ئێمە ئیسلامی بە شێوازی خۆمان، بە شێوازی خۆمان، بە ڕوئیەی خۆمان، بە میکانیزم و بەرنامەی خۆمان مقاومەی گەندەڵی و مکافەحەی گەندەڵیەکەین. ئێمە لەسەر قاعیدەی دەفعی فاسد بە ئەفسەد ناکرێ، لەسەر قاعیدەی ئوسولی دەفعی فاسد بە ئەفسەد ناکرێ ئیشەکەین. ئێمە بەرنامەمان هەیە لەسەر ئەساس ئیشەکەین. پشێوی نانەوە، فەوزا دروستکردن، کوڕی خەڵکدان بە کوشت بەرنامە نییە، بەلای کەم بەرنامەی ئێمە نییە. ئێمە ناتوانین خۆمان بخەڵەتێنین و پێ بنین بەو قاعیدە شەرعیانە و هاو ئاوازی فەوزا بین، هاو ئاوازی فەوزا نابین. بەڕێزان، ئەوە هەڵمەت بەرەو کۆتاییە چێ، کاتی ئەوەیە کە ئەم چەند ڕۆژەی ماوە بە گەرموگوڕی بە تایبەتی لەم شارە خۆشەویستە هەڵمەتێکی بە گوڕ و بەتین ئەنجام بدرێ و پەیامی ئاشتەوایی و دڵسۆزی و خەمخۆری ئەم لیستی 175 بگەێنن بە هەموو خەڵکی
ئەم پارێزگا خۆشەویستە. وەکو دوێنێ لە هەڵەبجە عەرزم کردن، لێرەش دووبارەیەکەمەوە، ئێمە ئێستا بۆ خۆمان سەرکەوتووین، چونکە پرۆژەی ئیسلامی خۆمان سەرکەوت. دڵی برا و خوشکەکانمان خۆش بوو و پێکەوە ئێستا هیتافە کێشین، دروشم بەرزەکەینەوە، پێکەوە کارەکەین. ئەمە خۆی سەرکەوتنێکی گەورەیە. ئەمانەوێ ئەم سەرکەوتنە سەرکەوتنی هەڵبژاردنیشی بێ بەسەرا و لیستی 175 ببێتە لیستی سەرکەوتوو و زۆرێک لەم کاندیدە خۆشەویستانە بنێرینە بەغدا بۆ بەرگری لە مافەکانی گەلی ئێمە. بە هیوای ئەوەی کە هەموو لایەک وەکو واجبێکی ئەخلاقی، وەکو واجبێکی شەرعی، وەکو واجبێکی نیشتیمانی بەدەم ئەم بانگەوازەوە بچین و هەموو لایەک لیستی 175 بکەینە بژاردەی یەکەمی خۆمان. وەسەلام عەلەیکوم.